لەگەڵی شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور ناوی پاڵێوراوەکان دەخەینە دەنگدان. پاڵێوراوی یەکەم بەڕێز نێچیر ئیدریس مستەفا بارزانی. ئەندامانی بەڕێز ئەوەی کە ڕەزامەندە ڕێزدار جەنابی کاک نێچیروان ئیدریس مستەفا بارزانی ببێت بە سەرۆکی هەرێمی کوردستان دەست بەرزکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بەڕێز نێچیروان ئیدریس مستەفا بارزانی لە کۆی 81 حزوڕی ئەندامانی پەرلەمان 68 دەنگی بەدەستهێنا. پاڵێوراوی دووەم ئومێد عەبدولسەلام قادر دەخەینە دەنگدان، ئەوەی کە ڕەزامەندە لەسەری دەست بەرزکاتەوە. پاڵێوراوی دووەم ئومێد عەبدولسەلام قادر متمانەی هیچ پەرلەمانتارێکی بەدەست نەهێنا. پاڵێوراوی سێم دەخەینە دەنگدان محەممەد حەمە ساڵح عومەر، ئەوەی لەگەڵا دەست بەرزکاتەوە. محەممەد حەمە ساڵح عومەر متمانەی هیچ پەرلەمانتارێکی بەدەست نەهێنا. پاڵێوراوی چوارەم ڕێبوار عەزیز مستەفا، ئەوەی لەگەڵا دەست بەرزکاتەوە. ڕێبوار عەزیز مستەفا متمانەی هیچ پەرلەمانتارێکی بەدەست نەهێنا. پاڵێوراوی پێنجەم هیوا عەبدوڵڵا خدر، ئەوەی لەگەڵا دەست بەرزکاتەوە. هیوا عەبدوڵڵا خدر متمانەی هیچ پەرلەمانتارێکی بەدەست نەهێنا. زۆر بەڕێز جەنابی نێچیروان ئیدریس مستەفا بارزانی بە دەنگی 68 پەرلەمانتار لە حزوڕی 81 پەرلەمانتار بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان. بە ناوی بەناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بەناوی گشت ئەندامانی پەرلەمانی کوردستان پیرۆزباییەکی گەرم لەگەلی کوردستان دەکەین بە بۆنەی هەڵبژاردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بە پێی ڕێکارە یاساییەکان و پیرۆزباییەکی گەرم لە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین ڕێزدار جەنابی کاک نێچیروان ئیدریس مستەفا بارزانی و داواکارین لە خوای گەورە کە سەرکەوتوو بێت لە بەجێگەیاندنی ئەرکەکانی لە پارێزگاریکردن لە سەروەری یاسا و هەروەها لە نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان بە هەموو پێکهاتە جیاوازەکانی لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوە و هەروەها لە هەماهەنگیکردن لە نێوان دەسەڵاتەکانی فیدراڵی و دەسەڵاتەکانی هەرێمدا. کۆتایی بە دانیشتنە مێژووی یەکەمان دێنین. زۆر سوپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان.